مایکت لۆ نەکڕیە سەڵتی مایکت لۆ ئەوەی وێب کامیە یخۆن زۆر ئازە نەمدی تۆ کاکە و مایکەوە سوسو لاقی بۆ کوی باشی دەوەرە ستافی وەرە دەستافی گەڕێ وەرە پارکۆری مەلک بکەین پارکۆری ماڵک مەرک پارکۆری چێ کا کوردۆ لایڤ نی کورا زوو چێ کورد بیستی عاتمە کوردۆ دوازدە دەکە چیە کلانی هۆزانی نا بەس وەختی خۆی گوتی وەرە کلانی گوتم دێم کردمە کوردۆ دوازدە دوای دوو ڕۆژانیمە ئی بۆ قون خڕی لێڕە گوتم نام چیدی ئەش لەگەوی ناگونجی کاکەم لەگە سوک و چروکە ناگوندم ناوەڵ دە باشە نایمەینە لایڤی من هەڵا کوڕی چاکە بەجار خۆی کردەکە ڕادەوتە بزن و مەڕ وەڵا لەبەر چاوم زۆر سوکە زۆر دەماتەم لای بەخێر بن کاکە دەستخۆش بۆ لووتسەکانتان دەستخۆش کەسانی کە لووتیان نردیە کوردە بکەوە سپاسیتان دەکەن کاگی بۆ جەماوەتەمە هۆستمانکە بزانین چەند کەس دێنە لایڤی لە 1970 سەکسکرایبی دەبینە چەند سەکسکرای لایڤ نی فاک کوردۆ دوازدە کورد بیست نا ئەوی ڕسمی خۆ لە سەدانایە تازە کردمەوە حالا مامە کوردۆسیەوە یاڵە کاکە بڕۆن هەمووتان بنووسن هاشتاگ ئی بۆ لەکن مامە کوردۆی دەکەینە هۆست ئەبوو مافیا دەبێتی ئاکۆ دەرەبوو ئاکۆ گوتی کۆ بە دوو خۆمت بێخم $50 دەمێ جارێ نەفەرەکەم ئاقل نەگە بچیری خوردی کێ خوردی کێوە یاڵە جەماعەتە ئێستا ڕاتنیە کۆتایی لایڤەکەی ئینشاڵڵا سبێ شێژ لایڤی دەکەینەوە ئەگەر مەجالبی مامە کوردۆمانەوە سەر هەمووتان بڕۆنەکەنەوەی ئێستا دەستە فۆرنایتی و تەرتیبات و ئەدەوات و مژمژە و فەلافل خۆشە لایڤی بژی بەخێر بن بەخێر بن هەلۆ بەخێر بن سبسکرایب بشکرین بژی ئەلەن کورد سپاس بۆ سبسکرایبەکە جەمادەم لای بەخێر بن کاکە لایک و شێر و سەکسەکرایب و تەرتیبات لە فکرە مەکەن عیبە ئی بۆ هۆستی کردین دانا جان سپاس بۆ سەکسەکرایبەکەی ئی بۆ دەنگن نایە ئەم لا بەخێر بن جەمات لایکی لێ دەکەمان بکەن سوپاسی هەستی بەڕێستان دەکەین زۆر سوپاس سیزەر مەلیک زۆر سوپاس یونس ڕکلام خۆشە ئەوە چی لەکی بۆ خۆی دەری بۆ هاوڵان کامل بەخێر بێ زۆر سوپاس ئەم لای بەخێر بن جەمات لایککەن شێرکەن بلاوکەنەوە سەکسەکرای بکەن بژین سپاس هاوڵان گیان سپاس قەهار گیان دەستان خۆش بژین کوردۆ پابجی گەیمینگ ئی بۆ فۆرتنایت کاکە بچینە چەنگەمە هاوڕێیان گیان وەڵێ هاوڕێیان گیان چۆنن باشی کوردی بۆ بژین ئایدیکەی ئادەنەوە سلااو بەخێر بەی دڵ فیک کورد سپاس بۆ سەبسکرایبەکەی گیانەکەم ئەلۆن جیار سپاس بۆ سەبسکرایبەکەی بە قوربان کوردەوت ئەتکەمە ئادمین تازە هاتیە کەناڵ لەوەی کەم جە لە ژیان قوربانی خۆ پێغەمبەرت بوو باشی برام محەممەد کامی بەخێر بێ یاو کوردۆ ئاریە بەخێر بێت گیان کاکە بژی بۆ دەست خۆش بی سپاس دەکەم دڵین دوای VPN-ەکەرۆ دەنێرم ئەگە دێ لە دیسکۆردی خۆم وەرە ستافی کاکە ئەوە هەفتەکە بە تو دەرێم کاکە و ئەوم بدێ دەمێ ببمە ئەوە مێمبەر نامدێ VPN نەخە تاکیدی بە VPN-ایش دەکە کورە VPN ئەمریکی بەس ئەلان ئەمر سپاس بۆ سەبسکرایبەکەی گیانەکەم فۆرتنایت بەخێر بێت ڕۆژا بە باسی بە قوربان کادەلۆم بنێرە ملۆت دەکڕم کو دەکڕی گوف خۆ حیستخواوە ناوە گوف خۆ حیست سەبسکرایب کردیمە کاکە من ئایت کارتی ئایتوزم کردی داخلیشم کردیە با ئایتونسی دەکردرێ ئەدی بەچەند دەوەرە ستافی ڕاددە چێشمە ئۆنەر ڤۆیسی ئەوە دێڵە دەوەرە ستافی لێدە و دەڕاتشمە ئۆنەر ڤۆیس ئەلو کوی باشی ئەو نوکی شانوکی the best Fortnite player ئەو منداڵی مینە توکسی سپاس بۆ سەکسەکرایبەکەی دەوەرە ناچێگەمەی کوردۆ ئەوە ناوی بەخێراتنیام بکەم برم سپاس دەڕۆ گەمەی
ولا ديبتن ولا چۆزای ئیبۆ دەی دوی بڕۆین دوی شەوێ ستریم لابزەکە لۆ چا دەکەم باش ئیمن OBS ستریم لابز باشترەوە کاکە ئەوەی زۆر دەبە CPU زۆر دەبە نەبا ینی ئەو کۆمپیوتەرە خاوەی من یان لێ نازانم یان زۆی دەبە لێ نازانی کاکە ئەو لۆ کینگستۆرم و هۆزان هەموو چاکردیە خەنی بوونە بابا دەیاڵە کاکە هەموو لایەک بەخێر بن دەستان خۆش بێ بژی سپاس زۆر قسەکەی چۆن مێمبەر لەلەکی بۆ کوانێن دڵی من بەخۆی وەڵای بلەکی بۆی نییە ئەم بەخۆم وا دەمێ بمە مێمبەر نازانم کورە کورد و کوور ڕەوای پەر بەخێر بێ چەناڵی کورد-بیستەکەت چی لێ هاتی ئێرە کاکە کورد-بیستەکەم بام بۆ زارێ بە قوربان کورد و ڤیدیۆکەت پێ چۆن بژیاندرن کوارتزنەوە دەتناسمەوە بە قوربان ئەم کاتی ناوت کوارتز ناودار بوو بەتیم بەخێر بێ ویوز بەخێر بێ کەستم هەیە ئەگەر نەفەر هەبی هەردی بەخێر بێ ڕامان پێمان دەکرێ برام ئاری لێرە باوانم ئەتۆ نووری چاوانم گۆرانەیان لۆ برێم ئەوە برادەرەکەم هاتەمەر جیرانمانە گوتی ئەو برادەرەکەتە بوو گەرە کۆمیدیە یوتیوبەرە گوتم چێ گوتی نازانم لەمێژە دەگەم نەبیتی گوتم چێ دەکرێ خۆ پرۆگۆزی نازانم بە قورعان ناوەکەنە بەدەوی نییە گوتی هەر دەچمە سەر هەر ڤیدیۆیەکی دەمردونەکە پێکم گوتم نەکی گوتی ئەرە بە قورعانەوە دەڵام بێت تۆیەندان ئەو بالەی چێ ئەبدێتی تاوا بوو چ دوکان دانەیە ناوەڵە دوکانی چەکرە هەمنی ئیشیان گوتی نازەوە ئەبدێت و ئەبدێت موبایلی ئەم ئایفۆنیان کڕێ دێڵا کوردش ئەمن لێرە دەڕۆم ئەتو لە خۆ لێرە بەیە لێرە مەڕ لە ئۆنەر ڤۆیسی کەس ناتانی بێتە ئێرە بەس ئەوەم لۆکەی بۆ بزانەوە VPN و شێ لۆ دەنێرم 120 ئیمێڵم نەکەن هەمووی VPN فریە لێرە مەڕۆ باشە تا دێمەوە ئۆکێ ئەمە تا 12 لێرەم هەتا 11 لێرەمە 11 دەڕۆم 12 لێمەوە باشە باش دەی ئەوە چێ یعنی ئەوە چیە ئەو لە زوو لایڤم قەپات کردە من وڵا نازانم شتێرم پێات بەتەمام بێ سێنس نای بکەم هاتمە سەر فۆرتنایتی گوتت یاڵە دەمات کاکەم لای بەخێر بن جەماعەت بۆ دەستەکان خۆ بیسە سپاس لەوانەی کە سوبسکرایبیان کردینە سپاس لەوانەی کە لایکی دەکەن و سوبسکرایب دەکەن دیزی بژین کاکە جەماعەت ئەگەر کۆستومتان دەوێت بەخوا ئەم کۆستومی ناکەمەوە هەتا نەفەر زۆر بوونەرێ ئەگەر تانوێت زۆر داواکەم بە خۆتان چۆن پێپاڵ دەکەی نازانم بە قوربان سلام عليك كرديو وعليكم السلام يا كرديو جان الو جملتها بدو هان جان كردو ها جملتها جان جيني انا هذا عملو الو ايبو چی هستی بقانه دکا
کوردۆ هاتۆ برێ ئیمێڵی پیا کردووە لۆ دەنێری باشە شکۆ لێرەمە کاکە لێرەمە خوارد لەگەڵ ئەلو 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 کوردۆ ئەو ئەسی دەنگم دێ ئاستا دەنگ ئەوە چ بوو شکۆ کوی باشی کوردۆ تاشی باشی سپاس شکۆ لۆ بزری وەڵا بڵێم تی بەخوا لەبەر مەکتەبەوە شانەتیمان ناکرێت زۆر وەڵا بخینە دەست خۆش بی هەروەڵا ها بخۆی باش ئەوە ئیبوو هات نازم دەنگ نەدا جێم نەی بوو جێم نەی بوو ئا تاوەڕێی دەکەم شەڕەوەی نردی تاکە جەمات ئەوەی کۆستم دیوچ پێم گوتم بەخۆی ناکەمە کۆستمە تا داوانەکەن کۆستمتان دەوێ ڕقم یەک گەمەی خۆم کەم ڕقم دوو دە دۆستەچ بنووسم لە خۆتان ئەجا لە خۆتان پێگۆرن ئەرە لە خۆتان پێگۆرن سلام عبد الله بخير بك قربان السلام عليكم وعليكم السلام مصطفى جوان بخير بك يا رجل ما حاضر من باشو كما يكوستم نقدر واحد زي ما زعك كده بي وين هندرين ينجوها بقربان کوردۆ جانیشنە بۆم دەڕۆ قربان تم عزيزم دست خوش کاتێک خۆش خوارد لەگەڵ خوارد لەگەڵ شکۆ جوان دیار بە باشە ئینشاڵڵا دیارە سەر چاو وعليكم السلام كاسر بخير بك زعما بس كاكس فهمت ايش نبقى شوي كوستوم حاضر بن لسانه بخير بن كاكا والله ايش نكدي بالله كا ويلو سنه نادي بغزاني بنيري بالو تشوف بنيري او نازاني بنيري كاكا برونا كورد بيستي كانالا كيدي كم فير كريم دانا سونيتي نادني لوتس با سانترین ڕێگە بە دەقەچی دەستان خۆش بێ بازان بی دوازای بەقەستی بەخێر بکات. Hello guys, you hear me? Warrior? Warrior, can I have some bullets please? Hello? Hello? Warrior? Hello? ئەگەر مردی لیب مەکە نا لیب ناکەم بە قوربان ڕێبەر جوانەوە هۆزانی بەقەستیە کاکە هۆزانەکەی دیکە ئادمینە کوردۆ برام کوی باش ڕێبان بەخێر بێ کاکە ڕێژ قەحبا بێنەرەوە ئەولۆ دەکەن سوکوت روشینە هاتن دەکەم دێک قەحبارەوەڵا کوالەتی عیبی هەیە کاکە لەکوێ فێرکاریت داناوە ڕا کاکە ئێستا پێدەم چ فێرکاریم داناوە یاڵڵا یاڵڵا فێرکاری دووە پێپشاندەم بە قوربان ئەوە فێرکاری لوتس جەماعەت کاکە ئەوە فێرکاری لوتس ئەوەی نازانین لوتس بنێری ئیشی یەک دەقێ بە ئاسانترین شێوە بس خويا كم كي فيسنج دزام فيهم بس حاليا انا بس ابسط كده
سڵاشیان بەخێر کاکە دۆ ڕکلام بەچەند بۆ ئۆکەی یوتیوب حەسەن گەیمەر هەموو شتێکم دیسکریپشن نییە ناوڵای جێ ئەوەی نییە حەز دەکرد نامی بنێرە بە قوربان بەچی نامە بنێرم لە دیسکریپشن هەموو شتەکەیە کاکتە ڕابێر بەخێر بێ ئەم لای بەخێر بێن ڕێژار بەڵێ جانەکەم بیسی بەچەند کڕی 20 وەرەقە بە قوربان كل جانسوني محمود بخير بي عاد بقول ازدش مع حمام كل اخوهم يبونيما بابا والله يبونيما وجهنا هاجر بخير بي هذه هوزان بچەندێ کردی هۆزان زۆری پێدایە کاکە هۆزان سپۆرتی زۆر بوو لە ئایتم شۆپێ ملیۆنێر بوو بووتە ملیۆنێر هۆزان خوا لێ بە زیاد کە ماشەڵڵا ماشەڵڵا جەمال حازر بن پاشۆی کوستومە 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 Dobro, sira gledali sabor. Guys, I need ammo. Hello. Hello, Kurdo Kui. هلا ما معكم. Kurdo اسمي الدخان. ما معكم تصوني بقربان. ماشي. ماشي فاستك. دو كاكا اسمي بتسين دفرش. والله برو نايفرش بخدمتكم كديا. لو كذا كاكا الزميل تبي ايه. خدمتكم كديا بخواي فلوس الدنيا. كاستم اسد يا كمان بقربان فاشو كمان. والله في. أروح والله لايفو. كان درو. دروي؟ اي والله درو. دبرو كاك. والله انا مديد لك قبري بكتب شو الله يبكر
بابك نبولي ده سرد بقرا حيوان سرد بقرا هو من بلدان في بلدة كندا ما تحضر هذا دست خورد بكاكا عفوا لازم نخش من الشيء الثاني هاي بس انا اوي زوني دارك تايموتيكا كاكا اوي سبامي كرك تايموتيكا جيمن كي باشي افدك لمبا قربان اتو عادت كديما ديون جوين كم What's your love you now كردو سواب لسناب او عندنا ايبيك تكاك اول سشا شيء هو وايتي كردو بيدوازا بقربان كل جاب خير بين عملنا بخير بين كاك لايك لا وكان سواز بو سبسكرايب كنو شير كردن اگر دوست شو نرن خراب نبي دست خوش بي كا كوستوم پاشو گمه كوستوم بقربان نردم شد نرد بقربان وي بابا بو EMC ديلان وشرف من دارو بردي فول كده كوسل بخير بيه بلاك نايت شو شاش منو سيب متكتي بيه عسلا باسم بمن مالي خو حيواني كاكا تو ادمني تايم اوت كا او ايبيك هوني هوا بقربان كل الجواب فرمو يفر اسنا من السيم باشا بقربان باشا دو جواب الدم والله بالله بداخل
کۆستوم هەیە پاش شۆگەمەی کۆستومە سڵاو برام سڵاو حەمە گەمەر بەخێر بێ دەست خۆش بۆ خۆت بکەم سڵاو مامە کوردۆی دڵ سڵاوی وای پەر بەخێر بێ بە قوربان غەڵەت دەمام زانین وونێکی ناینەوە لەو گۆڕی ئەوە نوبە ئەوە وەریۆرە ئیپیک غەڵەتە تخۆ ڕاست ئیپیک دەنێن بە قوربان ها ئیپیک لەبەر چاوتە وایتی کوردۆ بی12 وایتی سپیس کوردۆ سپیس بی12 باشە بە قوربان چیەوە چیان نوبەکە ئێستا کوڕم بەرداتەوە فۆتای یەک نەفەرمایە وایتی کوردە بووی دوازدە بژێژێ مامە لینکی لوس دیسکریپشن بە قوربان کوردە با سکوات بێ سۆلۆ دەڕۆین باسە جاڕۆژ مەکۆ لە زای چاکەی داینێ کاکە یەکەم گەمە سۆلۆیە کاکە خۆشە نا ئاوی خۆشحال بیتەوە سكين بابو جنتي سكين احمد ويسلاو لخوت بخير بيه ولا شيء ونفره what the fuck look at the sky he's in the sky look at the sky look at the sky look at the sky warrior BCC درودين فيديو كورتيا زغرتا جوسي بغلط نيا بقربان زانا بيرسري ايش تشقورت كديا بلوك كرا يا جنا تيداتي ما هو تو برادر داهن عادي نادي الزور مشكلة وطبيعي شكاو نفر يا اخي what the fuck جليتش زمن عادة وتسيا هكذا عالي اخي دبتو بس بشا ريبو اصلا لا خد جليتش كده ونت باشا كما سكين ما بشانده بتساوي ما قربان زستيرة وتسيا استو تشيغا ما كده باتو ولا حالتي اخي خين قلقل بردبتو اسنا زوني اكيد مردي بقربان محمود خيناكا قلقلة لازم چند دلي سلربي دلي what the fuck جماعة كوي كم فيديو رابلا كم موسفيني هات ما بخير بيه ليفت اوي كي جلتش كده اساسا باب مري جلتش اصلا تونم بيكم نايزو سير نازل او تبزان خيرم كم دبي وتشيو بۆ پارکردناکەی لەبەرەوەی ڕۆگەمەی دەکەین
ئەم لای بەخێر بێت زەمان لایک بکەن مەکەن زۆر سپاس بۆ شەیکردن و سەبسکرایبکردن و ئەگەر لوسیشتان نەت سپاس ئەگەر سەپۆرت کۆدەکەشمان بەکاردێنین ئەوە تا بژین دەستان خۆش هەردی خۆ بە کامیری بستە سەرێ کامیرە بزانین دەت چێە زۆر حیوانەوە گەڕە ناگە بای بای بزانین دەت چێە Arlona? Ah, okay. What the fuck? زمان نه عیب بود. کاکە لە بۆ ئەوانەی کۆستومیان داواکرد بە سۆلۆ ڕقم 1 2 ڕقم 2 سکواد ڕقم 4 یەکێ یەک جەر ئادمین چێ کردێ 2 جەریان زیاتر تایمۆتیکە ئەو ڕێبوارەی تایمۆت کە زوو عارفی تایمات کە سێمان نەگوت بوو Hey, welcome Isaac. Debo Panda, hello, welcome to the stream, buddy. کۆست هایپەری تایمات کە دەڵەت زەمان یەکەم گەمە سۆلۆ دووەم گەمە سکوات کۆدەکە کوردۆیە دەما ئادمین کۆدەکە کوردۆیە داوینێ کاکە ئەوەش سکین چێ بوو گۆتی سکین ئەوەش سکینەکەم بە قوربان وەڵا داستان لەوەتی دێ لایڤم لێ خۆشت دەوێ مامەوێتی پیسێ بەڵە بە قوربان ئینشاڵڵا ئینشاڵڵا سیڤەن بەخێر بێیت چۆنی بە قوربان کۆدە لوتسونە دەست خۆش هۆزان بدوازێ بە قەسی بژی کاکە کۆدەکە سۆلۆیە کوردەیە تاوا کاکە سکین من پڕۆمەی تۆ من زۆر نەبووم نام باتمان ئەها سکینە ڕاقیە ئەها ئەوە دەکەس جوێنی کردە جوێن کرد زەمان کوردە سۆلۆ بزانین دوست ساعتێ کاکانە لوتسێک بۆ کاکوردەی گۆڵ زۆر سپاس ڕێناس کوردە و مامەدڵ زۆر سپاس زاگرۆز گەیمینگ زۆر سپاس بۆ لوتسەکانت DMSMK زۆر سپاس پێشەم شتێ های خەتم خاوەناتەوە سەیدا بکەم بەزوتم با سەپۆرت کەم زۆر سپاس مامالەند علیشوان هەر بە یاکانە چی لە ئیسپانیای زۆر سپاس کاک علیشوان بەڕێزی خارەکوی خولە بەڕێزی سپاس دەکەم سەرڤەر سەپۆرت زۆر سپاس فەرەسکرین زۆر سپاس DSFK دیسان سپاس DSFK سپاس مامە حەزم یەک گەمە لەگەڵ بکەم ناوم باسە حەسەن گەیمەر تروسێ ئادم کە بە ساوەنگڵەکەم لەسێ بۆ کاکوورد لە گۆڵ زۆر سپاس زۆر لوتسەکان جەماعەت چۆن لوتس کەم تخوا فێرکاری بە قوربان فێرکاریم دانایە لە کەناڵەکەی دیکەم لە یوتیوبی بنووسە کورد سپیس بیست ها لێرە کو دەینووسم سێرکە نانە لێرە نەبا لێرکانە بە جوانی پێ بشاتە سێرکە بامە ئەوە بنووسە کورد بیست سێرکی بۆ بکە ئەوەش کەناڵەکەی دیکەمە دووەم ڤیدیۆی فێرکاری لوتسە باشە بە قوربان
چنانە ڕۆژ دەکەمەوە کورد لۆ زان بدۆزێ بقەستی لۆ دڵێ یەک دیکڵم بەڕێزی زەنگە سیم سنایپینگ هەوە بکەن مادەم ئەوەی تێدا بۆتمەوە تێدا 100 نەفەرم بکەم بە کەیف خۆتە هەندێک غەریبی مەکە بەخۆی دڵە با بڕۆیەکەم گەمە هەرەوەندە چون کاکە 12 کەسن سەب ئەوە کۆستوم ئەوا بیدێکەمە پەبلیک وەرن جوێنکەم باشترێ بەخۆران کۆدە برام نووس بخونە تازە هەموو بخوێندەوە بە قوربان ئومێد بەخێر بێ پیسی خۆت بە چەند کڕی 20 زۆرەکە بە قوربان سیلەخان خۆشنا سڵاو لە خۆت بەخێر بێ ئەمڕۆ دەوین بێنە وڵای نازانم گروپێ چۆنە بەخوای سکانەر بە چەندە بگەم ئەم سکانەر نەکڕیوە دا هەنگەمەم لەگەڵ هەموو کە لەگەڵ تووشی دەکەم بە قوربان ئاکە بەخێر بنە وڵایکی نەکردێت باڵای کە زۆر سپاس دەکەیت بە چەناڵی خۆم دێمەڵای ئێدەوەرە هۆزەمی دۆستەوەرە فێستین دڵی بەڕێزی برایەکەم دۆ سپاس ئەوە چێ بۆ جۆنی دیسکۆردی کرد بەخێر ببرات جون أنا حظ من الله بتوني عارف جنب أخير تاني بري بقربان حظ ديني برو درجة بزود نام قلتي باسن لولا خورطاي مودك تاكد يعني يعني بأخلاقي بودر ازاي كوسا ديسان خوز سكر وجه قديم احمد قلتني خود كده باشمار خود قا بس انتم قوم دبل بامب هاتو نابا قربان ما ملود ساد ساتو بقربان طيرانات زيادة ناتو أي ما بابم زينبي وبتودي كيوانا بي أنا كده شكرا طاقتي ما ونيه بس زعما عدو بينا سنايكوس سنايبر لايفيش إنسان خوي سلمان دو كسوكا شي زود بالقورية هل بس وشي بمينتو إن شاء الله فلو باي سوتشيتي لي نستين توا آمين آمين شوفان محسن بخير بي أكرزو سلمان سنابك أنا الله ما السوكا إن شاء الله خوها بس وشي ديرو توا لو باي أكيد ناستيني
ئەمە داهێن بژی داهێن ئەوە داهێن لێ بکە لێ ناکەم با قوربان مامە تخوا ئادم کە دڵم عادی بنێرە بە چاوان مامە زۆر پیاوی لەکەینێ دەمەوێت فێرە لوس بم کەس فێرکاری دانەنە بژی دڵ بژی سەر وەرکینگ زۆر سپاس دەبۆ لوتسەکەت بژیت بە قوربان کوردە بەڵێ ئارە بارف سپاس دەکەم کاکردە کۆسە جوان بەڕێزی ئینشاءڵڵا خوا هەرەوە بە سوشی دەتڵتەوە ئینشاءڵڵا و پلۆپایە جوانە لەناسیتەوە مامە حەزم لێ گەمە چ بکەین وەرە سیلە خان خۆشنەوە بەڕێزم مامە ئادمین و کەلەیت و پێشم پێێنێ بە قوربان مامە من سەرەکینگم بژی جان بژی دەمکەی ئادمین بەدڵی خۆت دیسمکەی ئاکتیوی بژیت بەدڵمی فێرکاری لوستکایی بۆ هایپەر بڕۆ کاکە بنووسە لە یوتیوب بنووسە کورد سپیس بیست ئادمی ناوەکەی لە بۆ دابنێ کورد بیست ئەفدیکلان بپرسە بزانم بنووسە کورد بیست دووەم ڤیدیۆ فێرکاری لوتسە بە قوربان وڵا فڕی ئەوە چێە ئەکاونتەکەم ئەدەیتی ئەکاونتی چی مامە من ئاکتیڤترمێ ئەو باسان عیبتانی هەردووتان وەکو یەکم بژیت منوسە فێرکاری لەس هەبوو خۆی دووەم ڤیدیۆ هەیە ڕێبەرجە مامە کوردە بۆ مۆبایل نییە ئی بۆ هایپەر جێبدە قسەکانم دەڵێن بۆ مۆبایلیش هەمان شتە باشە بە قوربان ئەوەی خۆ دەستا یاری پێەکەی ئەفدیکلان چەندم پارە دەدەیە ئەو ئەکاونتم 12 وەرەقەی لێ درایە چەندی پارە دەدێ بدەمێ ئەتوو بۆچی برامی بە قەستم بۆ حەزم لای بتونیە بە دڵی خۆت ئارێز جان عرف جان کاکە جوان حەزت لێ بمینێەوە ئاز دنیا حەزم نییە لای بتە ئەو بەر بۆ فۆڵدامج بوو نەمەزای ناویش چیە ئازێنێت تەنی لایڤەکەی بەجبێنی و هەرەوەندا ئەوش بڵدی پێێنێ نازانین کو بستە خوارێ بەشێ خەیلات سنە باوی بێوەژنە بەشێ خەیلات سنە باوی بێوەژنە ئەتە بە پیاو هەمووی ناوسنە ئەڵێ ماچ مەدە بە پیاو هەمووی ناوسنە ئێم دڵین پێر بەخێر بێ سلااو من سەبی نوێم کوڕە خۆشنەوە یاخوا بەخێر بێ بۆ مۆبایل هەیە بەڵا ڕێ بۆ جوێن هەمان شتە کورد و جان $300 باشە $300 پارەی ئەکاونتی پلەیستێشنەکەمە بۆن دەدەی فرۆشم مامە ئادمین ئەی من کورد ئەوە ئاخی جارت بی هەر کەسە شکە کەس داوای ئادمین نەکە بۆ خۆم کاکە چێم دیت ئاکتیڤە وەکو ئۆبرادەرەی دێکەمە ئادمین Oh my fucking duty bro ئەوە بۆتە ئەوە هیچ نییە ئەوە بۆتی کوشت ئەوی دیکە نازانم ئەوێ بە بۆتی دەچی ئەوەش بۆتە بژی بۆت کوش بژی دیاریش نییە چەند کڵی هەیە داهێن كنتلي لجادت تنفلي وتمهر دري ملي ناتشكا كينج سلاو لخوت بخير بي اكتيف ماما ايمن اكتيفني نمزاني من يوتيوب بداناوا حسن جيمر او مانجو نيوي بلا تلوبين روجا نعم بلا عندنا كم عرب جان عادي بنيره بتساوي بس نجاوب يوم دو بقول بنوته بخوم جاب عندهم لكم انت بونسي عاري ليدا باور من قرآن كله ما شاء الله قراني وانت زوده عرب شيء ده
جەماعەت 8 لايکمان لە بۆ 200 لایکی بتان بینم لایکەن زۆرمان نەمایە لە بۆ 1250 سبسکرایبی بتان بینم بگەن 1250 سبسکرایب و 200 لایکی یاڵا بتان بینم ئەیمە کو زیاتر ئاکتیڤی ئینشاءالله زۆر حەزەکەم یەک جار ڕسم لەگەڵ بگرم بەخۆی ئەم ڕسمی ناگرم ژیارە گرێپەلی قوربانی ئەو کچەشم کە ژیارە گرێپەلی مامە کردۆ چوون بەڵام نابی لە مۆبایلم ئەی بۆ نامەکەم لە بنێ لە مەسەنجەری بە قوربان بۆ لایڤ لە کەناڵی کورد-بیست ئەوە بەستێ کورە محمود سڵاو بەخێر بێ من سەبی نوێم ئەهلان کاک محمود بەخێر بێ زەمان حەفڵایەک مایە بۆ 200 بدەم بینم زۆرم خۆش دەوێت زۆر کەسێکی سادە ئێف دیکلان یەکەم ڕۆژ لە کەناڵم نییە مامە تۆ دڵی حەسن جوێن دڵێن کەپڵ جارانە وتقلە یارەڵێن کەپڵ جارانیان وتقلە دارانیان وتقلە دارانیان وتقلە ناوم چ ئەی بۆ هایپەر ناوم لە دیسکریپشنە ئیشم ئەوەندەیە کە من سەپۆرتت کەم ئەو شۆ بەژی ناوی فێسبوکم کاکە لە دیسکریپشنە ئینستاگرام فێسبوک سناپچات لە دیسکریپشنە زەمانتان ئادم کەنارەمووی ناوت کردووە بەڕاستی بەڵێ مامەجان بۆ لایڤ لە کەناڵی کورد-بیست ناکەیتەوە لەبەرەوەی بام بووە بەقوربەت ڕیکاردۆ ئەحمەد بەخێر بێت لەکە هەموو لای بەخێر بێت زەمان لایک و شێر و سەبسکرایب و تەرتیبە لە فەرمەکەن بۆت دەپێشی بۆت وەڵا خەنی بۆنجی بۆتی بکوشیەوە برادەرە نای چێت دێهان داهێن عەفو ئەو سۆفری what the fuck دوو بۆ چۆر دەکەن زەمات وەڵا دەرناینی ترسە وەچ ڤیدیۆ فۆرتنایت بنێرن چۆن کاکە جەن لە فەیسبوک بینێرە کۆستمە بەڵێ وەڵا کاکە یەکەم ڕۆژمە بەس زۆر کەسێک سادێ بۆیە سەپۆرتەکەم بژی ئەفدیکلان بە دۆست پاس سەپۆرتەکەت تەمە درێژ بیا خۆ نمونە زیاد بی سۆنگ ئای لاڤ ڤێرسس فۆرتنایت نابی کورد شۆفتیم بەخێر بێت جەماعەت کاکە ئەوانەی ئەو ڕۆهاتینە لەمە دووەدەتان ڤیدیۆ خۆتان لۆ بنێرن کلیپ کلیپی چوار دەگرم کلیپی ڕێینبۆی کلیپی پۆبجی کلیپی فۆرتنایتی ئەو چێ بە سەبسکرایبی کردین بە دەستپۆشێکی لێ بکەین ناوەکە چی ئەوە زەمان ناوەکە چی لێم دیێنێ بە قورئان کۆس ناودارم بەخێر بێ کاکە کلیپەکانتان بنێرن دەیکەمە ڤیدیۆ بڵاوی دەکەم و ئینشاڵڵا بە لینکتانەوە مەلا ناتام جەودەمەوە ڤۆیسێ وەرە لایڤ وەرە قسەک وەرە لایڤ مەلەوە لایڤم وەرە دەی ئەو خەڵکام و دەیانگۆ کاوەزان وەرە لایڤ قسەک دەی لە کۆمنتم بخینەوە فەرموو ڕێبواری جوێن ئەرێ کورد لە کانتەکەی کە های دەمبەست پێم لە پوڵ ڤیبەکس لە تۆ بکڕم چەند بەچەند کاکە ڤیبەکس لێ من ناکرێ ئەم زۆر سکینی گیف دەکەم بە قوربان هۆزانە بەڵێ هۆزانە ئێسکین کاکە مەسنجەر بە قوربان لایڤ جێ پرسیار و ئەو شتانە نییە هەر شتەکان هەبوو مەسنجەر
يعني پرسیاری دەبێت یاسایی لێرە بیکە بەڵام ئەگە زانیاری زیاتر کاکە مەسنجەرە بەس چەند نەفەرماوە بەخۆ نازانی کودۆ تۆ لەکەم کوێ بی بەسەقی خۆمە حەسەنجان بۆ خۆم هەمەمە وی با بڕۆ و چی و نێرەکەرە خیۆن نوک باش دەستیم سنایپی نەکردیەوە دەرە عاقڵ بۆ ولا لا يستمع كيف قرأتوا باش لو والله بتراكيو بوتا بوليدا جقرا خرافة جبس خرافة والله خرافة سلام مرة نظام بخير بيه ئادمین کاکە قسەی مەکەن لەگەڵێک فرنت بۆت باتۆ بڵێ ئادمین ئاگەتان لای بی قسەی مەکەن لەگەی باش بە قوربان هاي لا ولا كان كاكا هاي لا نعمل بقربان جا وزنها طلع فيه كره كرد وين عرفت هلا إيبيك كي هوزن جدا فويس كي هوزن فويس كي بيش أو إيميل باسو دكي فاشو قام يجيب كاكا جان إن بدنا كم بقربان كوسن دروات هبه برو عزله هايديا ماما كردو كلاني بيدوازي نا وازن كلاني بيدوازي نا بقربان عايد ساكا كاتوا بانا نشان الدمك عايد ساكا كاتوا ماما كردو زلطوني اليوشات بخير بيت اسبورت برازي كاكا بيكا بابليك زنوار اما خوشني هموي بوتا خوشني كره باب بود خوشني ايش يا سهند بلان باسي ما كواز لبنا اهمالي كسوچوا ليه تو خورد زوكا ساده يعني فوزايني من كوردنا زيكو بوز يعني هر کس پوز يقدر بصراحه معاه خاطر بوز لا حد يتصحيني بوز خوشني بس بيمنته مو شو زاني وزان بيمنته زعما دستان خورد 200 لايكي زود سباس 2250 سبسكرايب و 200 لايكي بجين هذه زفته كم برزه آرام بي بوسطة تنجي يلا بلوكا
ئارامە بێ بەوەستا لە لەیداری فارۆ جەو من خۆشە مەوەستا پیرۆزە بۆ دووکەی چی دووکەی بە قوربان چۆن بێ مەکلانی بیدوازە تخوا جواب ئەم نەکلانی بیدوازەنی بە قوربان نازانم کەوتۆم نەخۆش و بەستا دەڵێم کۆی هەڵۆ بەخێری باش بە قوربان جەماعە سێ کەسمەیە بەژی خوردی کردەوە دەرێ بەڵدی پێ نمەیە ئەوەندەی پۆزەدا بڵی سەرف کرد وەی زانی بوو بۆتمایە نەیزانی نەفەری بە خۆتمایە تو زانم کاکەوە لە خۆی تێکدا نارم پۆزی زۆری لێدا Oh my fucking GG bro. جماعة صوتي قراني باشا هي مضبوطة والله بربو جيجي بجين أورا علي تقنبرا بيسيك جيجي براي خود جيماري چي باشي واخ الشكل وايرا عارفي وقت من بيبيني بخوا شكل وايرا زمان سكوادا كوداكا كردوية جوين كان سكواد كردو نورمال دمو خيراك باسنجان سكين رجع كل سكين بقربان اواتكت سي للجيان اوات بوي اخوانم طواكم بس شو نقدام مزريم بطيخو خلاص انا كود كردو بقربان شنو كان زودون اللي ريبر ده بيجينا سياسات لايك قلب تابينو كاكاو كودا كي جماعه اي كورونا كردو سكينه كانت من دار فقير ميتمنيا هيا لن زي ليلى تقمى الباب مساعة ماما تو ايش دكي؟ نالا حاليا طلبة ما كان صار لي كل بيستفين باذنجان ئاکامی لێ بەدرە لە هەمیان گەورەتر مامە ئاکام لە یوتیوبەرە گەورەکان دەڵێم وەڵڵا منداڵە فەقیری وەڵڵا سەگ چەندی تەڵەبەی کولیمە جەماعەت ئادمی بە چەندە مانجی $5 جەماعەت دەقەی سەرت منەوە گەمەی کۆدەکە کوردووە سکوادە بەجی فولە شایر هەرچی یادویری تایە جماعة دو جوانه ونيا رابطين ترتيبي كين جماعة چەند کەس دەرێت جوانە بیکڕا ڕقم 1 چەند کەس دەڵێ مەیکڕا ڕقم 2 اوكي يلا بقى بيكرين نستاكا كردو بي كورد بي تيا خو ممكن من دشيرم كن ساند كاكا جان بقربان شكر دست خوش بي اكتيف بتساوي من بموبايل باوكم جمادة كام حفلص وخوي تاقدك حياته بشرف كريتر كود تشيا كريتر كود موي بقربان بين السمايات كردو سلاو ماما سلاو أورا كلش بخير بي
ماما كردو من اكتيفم حسن او باشي عيبني كل اسمه زود زونه بي بخود بي كده وش قالوا بدي بي خينا شلون يعني اكتيف مهم كذا رايفت ضلي من اول هذا اللي بقول ما لكادين بيجي سلاب بيكره خود متزو ديكرم ناوي ايبيك وايتي كردو بيدوازه اسا ديكرم درجه كم اسا ديكرم هاتا مشاكل انا فري حق تامي هاتا مشاكل قرام والشاز السالم هاي بخير بي كوستوم بقربان كودكا كردو سكوادا جويكا لبرای خود زیادتر خوشم دوی كورة بكرة ديكرم بخواي مروان تمشاكن زعما حتى حاضي بجمرين باشا اف سي احمد بخير بي كاكا يك دو سي تسعة بنت شاش حافت هاشت نو دا يازدا دوازدا نام قد يكرم جماعات جيجيس بجي كردو what the fuck shot او كو چه نردی بخو نردم تخوات سكينكات لو هم سكينة زوانت زمعت سكينكات يا عيب ورنا صوتي عيب وعليك السلام كاكوس سنايبري بازو باريز فيش خوش داري زو سباس تبقى يستنسناي مكا كاكا قبل زوامكا الحمد لله والله تازا قلت زو سباس فالك اخوما ولا جيم لا جيم مدهن جان بقربان رولر ذا جيمي ما وهذا اسمه باكت ايجر اوكي او هذا الو بخير بي اخوي لا جيمي ما ازو برادري خوش مزما كيشان ايوه يعني جوجوس نستعمل كلامكم ايه هوني شيكو البابا كل ورا نفرم لك نشاط شفت لك مبسوط الآن من قبل شو سويت هذا وش تعال نتكلم هيك كلها بماسي دان لازم كفاته دان يا دان فورنايت هذا بسم شو صدنا فركاكا كوستم وين وتويستا سانكاس جوني كده ودي كهمي بوتا نفرم نشي او هاتم بس ممرة
وام شكلنا كان بيبي هاتو بيتي او بيتي اوكي نقول شنو انا قلت انه بليزنتي داونا اوه كردو اوه صلتي وتلاق سي سي واي دان ورا دان بطفا ورا كاك ما فرع عشان برضه انا كده والله لا بيزلا عندي هذا المرة دور ده لا بنما وايتا ها وايدا وايتا لبسته خيني شيء الشاشة والله لبسته اوه تعال هادي بص فرحة بتاعت ياسين سنايب كوبوت عندك وجهي وعن شوط الزور يا كشكيت اوكي بس انا عاد من تاخذ فرحة كنا يبقى وهو مبوط يعني زي صابت كذا بس حاليا زي كشتاب ويتدار ولا دع ورا نفر لكن بوزنيا كان لا شيء انت نزلت ومسخات شوبي كده قربان دول او لكن باتيني شو دك بوتني اقدر بن هرمتك من فور شيء كذا بس هذا الجنسين مناقل من الوضع بيجي كوسر ليش باتين كاي باتين شو هذا كبرون كاكا إليمينيتي كده بجي باتين ورا بس وش بجيت عمو تنبي عمو والله بس اسم جيب شو القنم فيها توص اسم جنبي السفرة ورا ولا ممكن من نوت حفظ مدير تفوش جايب الفايدة لا قدر بوتني بوني في شيء يارزو تنبيها والله من بالسنتر عمش والله سيدون فيها ورا السنبي صار دي ولا نفر ريبوت ولا صوت برو بجي بجي ولا دومني بوني لا أنا بوت يكتب بيها بناكل بجي هو بخو معك نقام فيكوا سبني كلا يمكن كردو نوتيفيكيشن اون كرديا بلا نوتيفيكيشن اون كسبني الجمعة دقا بيني دقا ما كان بارتي بابليك دقا مرة جوين
والله عادة عسران يا شلون ولا ما يكلوا من بهم فلوسارم لێبەر دەفرا سطم لوي برديا لا بودني بس سطم لوي برديا حتى أصلا أنا مش بشوفه بالشكل بيني ناتا وسبامك داون لاس ارياس شو أي من بلوك فارغ بۆ انا فرش لي ون شوت كده بس ناوتە نەفەر ناو ئاوێ ضروة بیستدوای دۆ بۆتەوە نا بود نبو يركنا ناو ئێرەنە باتين ورا ومين يدمي پوشمەکە ڕاباوم دێتم حتى أصلا لو سيدنا نزكي هش دمو كده هذا الشيء يقدر زون من اللي نقول باتين اقل عادي بس فرع افتكي انا ويلي ميديا شكله طبيعي نفسي كمان. بيصير شغلشتا فنش ئەمە ڕیزاجر بجي فيش او يا راك لو برد كره عيبه عارف بلاتان دەوێن والله أم من اي ار باتين باتين عليه ورا ئەو شێر ورا باتين عليه هات مات ئەو بەلەم وەرم چنە زۆن وين بود انا سلاح بخير أنا فاك ماسيه اسيا كان في عرفية كان ورن كوستا بروتش استيبكو بیردی دەکەم تم كزنك اي يلا بجي كوستا زووەرنا نەفەریشی لێ هذا زون بۆتە خشتانە بياكل لو ابديتي او تمام زيادة او يجيجاك أنا زاوي فوكس ئافرین دزی ولو كان يبود الزكاك بخوي بود بابە و هەڕەشەش دەکا بە قوڕانە بۆتە شغلي بۆتە وصل عندي زين بوتي لا والله وجهت مرد يا زين بوت عندنا وڵا بیسی کەسی بۆتم لە هێشتا بە قوڕان یەک کۆم هذا زون کورۆرم چنە بۆتان کوشنی چێوەمە کورە وەڵاوانە ڕاستینە والله انا راستينه کورەوە چیە وەڵا بۆشە ئەوە زۆن وەرنە زۆن دوودی دەبا نەفەر بۆتنە لە پێشمان ئاگالێ سکواتێکشن زۆنێ یەک سکواتی ڕێکن لسه كمان تكون جديد شو شاشة بقربان
بخۆی بە قۆ دیارن ئاگاتان یەک لە پێشم لەسەر شاخی دان چێوە بەتەنێ لەلا بڵدم پێنی بەتین بڵدم سفرە سفر اخوانا هەموو هەرکەممان پێ بابا يلا دان لو دەڕۆ داکەلو خخوای دێ بچمە زۆن بڕنە زۆنی کاکە پێرا ناگەن ئەرێ وڵای بە زۆنی دەمرین ئەدەنە سوسيا بابسويك بۆ زۆن با قوربان دان شواتیش نمایە یوتیوب دانە یەک لێ پێ نەکات وان شۆتە کوشتە دزیت 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 بڕۆ باسنە زۆنی ئەرێ وڵا عندنا طالبة نفسها نعم دیکشڵدا چ لێ بکولۆ بەدە جدي دەرێ بەڵز باشە مارە بە ئەرێ وڵا عیبی نییە چەند پێ ئەزار بڵەتمان پێ ئەزار لەوڕە دەکەم لێ وەرە نەفەر لە دوومان وەرە وەرە ڕباتی نەزێنی ئەوە نیوەم پێ ئەوە چێوە ئەو بۆتە والله تجي تعرف زمان لە پێکە زين تجي تروح ها یەکەشکە کولۆ او عمي ئەو كوزون بۆت نیە ئەوە هەڕەشەیە بۆ نییە بەسخینم او عمي كوز دەبە زۆین دەی بڕۆ وەرنە زۆنی وەرنە زۆنی هو هذا الظن اسكدونا فهم فینینێ کردەوە ئەوە لێم دای بۆ شێڵ لێدا نازانم زمان هم مستار كريم هەرەوە مای ئاگەدار بە وەڵا اه والوی كوسر اكسبرت ئەنی کۆرە بوو لێ نامدێ شیڵدی هەیە بەرز دەمڕە شۆخوار شۆخوار وا ناوە سیستم لێ وەرە ئەوە ڕامانە ئۆ دەقەتی نای کۆسرت شڵی دەخوا ئەگەلێبی بڵدی دەگری ها ئەیتی تش سریعە او يتزارك يدي انا دانك يفيش انجو زون سرع بيسوي والله قلتوا ناڵێم زۆر ئەوەیە ئەیوار وەرەزان تایر بێ بکەی ئاوا زۆنات بڕۆ زۆنات بڕۆ وەرە بەتاڵ بەتاڵ نەما جیجی والله بنعم جيجي بەژێ دەستان خۆش کاکە بيجي ده والله كل بقران كل شيء يا بخوي او ايميل باسورد انا غلط اخوي sorry the krdn tails you are using are invalid کاکە مەلا کردێت ئیشی کرد مەزبوطە بخو كشوف كده لي بخويا باشا ادري كل يعني
چ بکەین جەماعەت چ بکەین جەماعەت سڵاو بەوان بەخێر بێ بەتین جیجی ڕامان بژی جیجی 128 لایک دەستان خۆش جەماعەت یاڵا بتان بینم زەم دەکات 150 لایکی ماما خۆم و جەماعەتم بین سێ کەسین وەرن با بە جوێن کەنەوە جوێن ناکەن ئەگەر کردمە کۆستم چ بکەین کاکە شتە چڵێن زۆنوار again costume نووسینگەی بەکەن ماما سێرت دکەمزە ماما تخۆ زۆنوار دووە ئۆر سوکوات پارکۆر I love you کوڕە خۆش نەبووی سوال زۆر دەکات سەپۆرت بکردین جە زۆر سپاس زۆر سپاس ماما کوردە فێر بنووسێن بژی ئیڤۆ جان دەست خۆش بژی DSMK دژیت سەرۆر جان زۆر سپاس زۆر دەکات عادی بنێرن کاکە وەردەگرن سپێنە دەیکەمە پاوڵێک ئاگادار بن عادی وەگەر وەرم گرتێ بە قوربان ماما دەڕۆم خواحافیز خوارد لەگەڵ بە قوربان داس پلانەکە لە هەموو جوانتر دانسی کلاونی کامە ئەوە چ بکەین جەماعەت دەشتە چی برن یەک دەسەیەک شتی ڕەکەون هەموو ڕەکەون ئەوڕۆبا بژی حەسەن جان بژی زۆنوار وەرن جوێنکەن جەماعەت الو جان بەخێر بێت الو بەخێر بن کاکە الو ئەوە چیوە کاردن چێشتی نەکەی خۆمە والله ئەوزان نووسە جیبانەوە تەحەمەتن ئەو نوبە ستەکە لێرە بڵۆخم کردی ئەو نوبەی ئەرە ئەوە هەموو کەسە چییە کاکە لۆ دەچنە زۆنوار جەماعەت سبەینا دووس بێ لە دووس بێڕا ئەگە هەشتا چی بکڕن لە ئایتم شۆپی دووقات حیسابە لە بۆمە لۆیە هەر کەسەکە بە سەپۆرتی من شتی کڕی لە شەمووی ڕا تەسویرم لە بۆ بنێری لە بۆ تیرۆپەچووی ناوی دایەمە ناو قایمەی تۆ چییە مایکردی دووبار نامتا لە هەمووتان خۆترن خۆم بەخوای لێ بەخۆم نام سکینەی ڕێد نایت هەموو سکینی لە عیبەشینەکە برە بەش پارتی کا پارتی بێ میلیاکم بەس مۆنسەر ئێدوارد و ڕێبینێ فریز پارسا بەڵێ ڕێدیکە پارسا باش مۆنستەر ڕێدیکە بە قوربان وەڵا ڕێزی پجە ڕێزیم تەوا بوو بژی یوتیوب زانە نەوەتوانی ئادمکەی هی مبنەین کەیفی ئەل باشە کوردۆ جانە کوردۆ میتیان کە لۆ قسەی ناکەی بە تۆ دەکەی
چێت وەدانێت ئەوە چێ کۆبیلی دەرا کۆدیانەیە کردو ئێستا لای دەبم ڕاست ئەخر هەر دەنجیاتی ئێستا ناچ لە بوانە وانازە بابا سەوتت دێ برات گیان ناوت چیە تو راکە لایڤەکەی ساڵتی ناچی باتین ڕێدیکە داین ڕێدیکە تۆ توانی ماسکی بۆ یاریکردن لە فۆرتنایت ناوت لەکەم جان جان يقدر بالعالمين يا كردو فينا زمان زۆروارە بە قوربان بيتي بوشتان شخو وجبا كردو تسليم پێنج مامە پێنج سیزم پێنجم ئاشۆک و دەڕوە بە دەبلیوی چیە لە بارسا وەرە بەشی گیر بەشی گیر چیە يعني باش جنس بۆی چانێر وەرەگەی كده مش تجاوبنا كنزل بوشنا وشي جەمال وەرنێرامەوە نا ئەوە چێ کردیەوە لی بکەن باک تو هۆک تۆ وەڵا نازانم کرم زۆرە کاک والله نازل كنا كنا هيو زيشان هيو دقيقشان هيو داغلي لا داريو وشيبو ماما ئادەم بۆ نادی ئێستا وای دەگرم بە قوربان باوان جان ماما باوان کاکە هەمووتان میوت دەکەم یان ئەو لایڤێ ڕاگرن أو كردو تعال كردو نعم كردو قناتنا تعال تكسر تبارك الله سبيكتينم مالك نسودي تمام عليك كاتسان على يوتيوب سەودێ بە قوربان سەودێ على خومن دانانا شو هبة كايدر الله أكبر على يوتيوب دي دێ بە قوربان دێ على تعرف أنا وش هم يجيبون شەو دەنگ ناڕوە ما كاتب Roşak Costa sniper'i de. arada koşarak nazamı takım dedim Bunu yutalayan muhabbet can. Bunun bir muhabbet can. Hadi. خلاص صوتي. هو چه بفرندم Persa. Ora baş iyi voice channel. Yo. Ne?
نغاتي بشوفه أنت مو تركي يعني نجو أو شو لايف في سوا أو ذبح ماكينة لا أو والله ذبح ماكينة شي لايف في البيت وي بابا الروح وي بابا الروح الريبر ومك كاكا بقربان طاش منها وجو دودو يعني كردو الراوند كم بردو بجي ماما بجي فيروز النبي أتون يا بخو كردو بيسم لي بردي بقى هناك اشتا أنا والله بوش شوكي بردت ها متى رامك رامي شي شكرا والله والله ما زوني ده ما ادري رامك رامان هاشم شي فيها أذان الشرف وتريد تبوت كذا وفارس أزور نزار جناب ويكره يربح قرحة ما تقول صوتات من الأطراف شبكة البرنامج كردوا كردوا وكاتم داناني كردوا كردو أي بطل ولا أنا بقى سيدي وأنا بجي ما تأتي السلام عليكم. وعليكم السلام. عليك السربان. فارسة. مني برام. والله كاكورة كونكولا والله كردو زورنا صباح قرآن وبزون وارا. لولو برام صاحبتي. بس ما كان خدران تاوالي قريب بوتا. ياك لو خو خنيب وبيسكلي كربو بس كوس اوي بوتك كتبو. هي رامي دخولي. جي ريان. تيا جون لكم جوين كبا بقربان. كما تشكا بقوم لايف بداية دقا. هاي. Mucho. Bye. They leave him good. خبزة Leave nothing. والله دو وريتني.
وشو لا كان أي بابا ولا خوت قاتل باللياف يمكن يا بس ما نوصل ماما اوه يجي لك الفاضي هاي الشرط ولقوا لا بطل واي محمد الزور بوتا الزور بيتام بوتا آخر بعد ما نصير بارك تعدل البنا أمرهم سنيكي بخير بدو يا أخي سيا جون لايف إذا دخل معي تدي قبلناكم طول إيش ما ستواد يوم سيا سيا جون كاكا نايس وبقول بس نقدر قبل ولا سلايكات يا ها ده فقط دخلنا دلنا يجي الزنا زور متفويلة تجي زاك سبلاش عادي زاك سبلاش فاهم ما يمرضي بوت أي رمانة قلت له مش كنت جيلي تنا قاعدة أنا في قلت هوي أي خواجة أي هوي يا وش يا كم قبل فوجي يعني من داري يا اخوان أوتبو يو غما والله راقامي نبني كل بدوان لي وقتي بدون عارفة وصل أوه حبيبي شهادة وطيمات وبتحتاج كفرنا بتدخل بتمليدا باتين ايم بوت باتين سبامر يلا باتين وان شوت
وي باب الرو وي باب الرو استنى. سلام ماما تلبي يعني ناس كبار قاعدة نخير نوزة فلاش فيها نوزة فلاش أيوة تشي ولا مو لا شيء كذا ما توصل يقلب هناك ويجي يشعر او اخلاق اخر او اخلاق يكون ناس زنواري فوق دام بجتسيا ايوه كردش لقراز ناكي جون بيم جوينكم استوى طوابي كوستمي دادنم بقربان رايبر كله صورة بوت برا قيناكا باقي ما برو همو بلاي ستيشني هاقرت يعني لو انا اوبريت توازا كذب نارم دهن اين بوت دهم ون شوت دهن ون تاب لا والله نيت رقم خصنا يفوق وكل تقصيني دا لأنه هكذا كلام كله درس سكواد هذا الناس سكواد هادنم كله صوت ما رشقنا كين لا بس كله لك سكواد هذا كما كوستمي سكواد دستان خوز بجين يلا وصل اوه ورا انفايتك لك ورس نهيت شفشي مكة دام هكذا سيملاك تنخوش كوستمي لازم ويا هاد بخير ده وجدانا ده كاكا كودك كردو يا آدمي سكواد كردو كودك دابنه خلاص صورة أنا وندا بيس كم مكان عفو دقة انسي يوسف سلولو خود بخير زعما على استا كودك كردوية ردي كان كاكا
بیکەفیل بخۆن گەمەی ناکەم بە قوربان کاکەم لای بەخێ بنێ وڵای شلای بەکەی نەکردێ باڵای کە زۆر سپاس دەکەین ئەوەی سەبسکرایبش نەکردێ با سەبسکرایبەکمان تێگری دەستا خۆش بژین سبێنش کاکە ئاگادار بن پارتی دەکەمە پەبلیک بێت جۆی کرد ئەوەی ئێمەگەرە دەکەوت کەمترم کرد زۆر دێنێ کوڕی باش پڕی بۆتەکان بکوژەوە دەکیل زۆر سپاس داهێنجان بەخێبێ بە قوربان ڕێکلام دەکەی ئێرە جێیان دێنێ ناو ناوی کاکە کۆد وەت کۆدەکە کوردۆ بەس کوردۆ Are you ever gonna play other games? Snakey, I'm playing Rainbow recently and PUBG, but I'm banned in PUBG, so I only play Rainbow and Fortnite. Code error? ڕێبەر کاکە وەختی وەقسانی حیاتم کاکە کۆدەکە جیجی 123 ئادمین بەس کۆدی دانێ جیجی 123 جیجی 123 زیاتر نە جیجی 123 یوسف جان کاکە فیسبوک ئێرە جێ هەندێنیە بە قوربان فیسبوک سکوادە جیجی 123 جەماعەت CSGO, Call of Duty 4 is serious, etc. Maybe CSGO. Join him could be جماعة جي جي يقدسه هذا قصة تصور لكن زمان هات بخير بنا ملاقة وين هات سر تصور فيسبوك ناوي يصير الديسكريبشن ابو قربان ديسكريبشن هیچ لێگەرە جوای بمەدەوە باسە ئەگە زانین هەر دەسۆ مەسەلان دەڕۆ تایماتش تێگرە بەزەستە لێگەرەوە جوای بمەدەوە کۆد جیجی 123 سال اگرت جێگو خواردنێ نییە باشە دەزانم چی بە ئەکاونتی فێک مێوە هیچ پوچ پیاو بە عاقڵ بەکەم ئەگە عاقڵ بە هەموو ڕۆژ نەسحەتان دەکەم کە دەستان خۆش دۆ لوتسەکان کوردی دڵی کوردی جان کوڕ خۆشنا زۆر دەسپاس ئەلەن نینجا بژی زۆر سپاس نامە کردو سپاس بۆ خۆ سەپۆرت بای شاد بژی شادە DSMK زۆر سپاس سەپۆرت کوردی مامە کردمکی ئادمین ئەگە ئاکتیوی بە چاوان کاکە جەماعەت پازە سکرێت کە چۆن ئاگەمەی سڵاو مامە سڵاو کوردی مۆجی بەخێر بێ ستارت ئێستا ستارتی دەکەم نۆ دە ئەوە لۆ کەمی کرد وەتە لاگە وەتە 3:20 ڕێدی دەکەم کەیف خۆتانە دووە هاتنەوە هاتوون هاتنەوە بای بای تان تان تاراراراران تان تاراراراران تان تاراراراران تان 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 تاراراراران تان تاراراراران تان تان تاراراراران حولا RPG اره کد لو دونه دایفوزه حولا RPG لو تایماتو کدی با قربان او محمود کردونه بو هایت کن کاکا ادمنی سقط ادمنی بیعقل تایمات نه هایدی کن چند سالی 25 هایدی کن کاکا هایدی کن
ئاگە جان دەستیان لاکتان خۆش سپاس دۆ لایکتان سپاس و سبسکرایبە نوێیەکان سپاس دوانێ لەگەڵمان بوون انشاءالله نوتیفیکیشنی ئۆن کەن لەوانەیە هەر ئەوش لایڤ بچکەوتمەوە پاش سەعات چەند یعنی برم سەعات چەند وەڵڵا پاشی 12:01 ئەگەر هیچ کورد سپێ بە 100% دەیکەمەوە دەستیم لاکتان خۆش ئەدمینەکان دەستان خۆش DSMK ببینیم ئاکتیڤ بە دەستیم لاکتان خۆش بژین خواتان لەگەڵ